ئێمە وەکو مامۆستایانی لادراو وانەبێژی لادراو کە پێشتر میلاک وانەبێژ بوون لە پەروەردەکانەوە بە هۆکار و بەبێ هۆکار ئێمە لادراین بەهۆی ئەوەی کە ئەلا ئەستاز مامۆستای میلاک هاتۆتەوە جێگای ئێمە لایان بردین دواتر ناومان نەهاتەوە بانگ نەکراینەوە یاخود داواممان کرد لابراینەوە کەسی کە دانراکرا بەگرێ بەس ئێمە هیچ تا ئێستا هیچ کەسێک نەیگوتووە کە ئێمە چارەنووسمان چی لێدێ ئاسۆمان بەرەوکوێ چونکە تێمان ینی 11-12 ساڵ تەخەڕوجمان کردووە تەلەبەکانی خۆمان مامۆستان دکتۆرن مهندیسن کە سیر دەکەی کە ئێمە نازانی چیمان بەسەر دێ دەمێ زۆر ینی ئەوە 11 ساڵ 12 ساڵ تەخەڕوجمان کردەوە تا ئێستا هیچ وەڵامێکمان وەرنەگرتووە چونکە ئێمە ناومان هەیە ناومان لە وەزارەتێ تەنها پێویستمان بە وەڵامێکە یعنی وەڵامێکی سادە جێگاش هەیە لەبەر ئەوەی کە مامۆستایان خانەنشین دەبن دەتوانن ئێمە لە جێگەی ئەواندا بنێن زۆر بە ئاسانی جێگامان بۆ بکەنەوە لەبەر ئەوەی ڕێژەکەی ئێمە کەمە بە ئاسانی 2500